زیاتر لە 7 ساڵە لە گوندەکەی خۆی سەرقاڵی باغداریە، بژێوی خۆی و خێزانی لە ڕێگەی بەرهەمیان باخەوە دابین دەکات. ئەم ساڵ نەخۆشیەک بەرۆکی دارەبەردارەکانی نێو باخەکەی فوادی گرتووە و ڕێگر بووە لە پێگەیشتنی بەرهەمەکانی. تا ئێستاش نازانن ئەو نەخۆشیە چییە کە تووشی باخەکەی بووە. زەردبوونی گەڵای درەختەکان و وەراندنی بەرهەمی دارەکانیش نیشانە سەرەتایەکانی نەخۆشیەکەن. ئێمە خۆم ماڵ مناڵمان خەریکان باخێنان باخاگەر نەبێ ئەبێ وازی لێبێت چونکو کەس ئاوڕێکمان لێ ناداتەوە ئەم باخە داودەرمانێکمان بداتێ بن بڕیکەین ئەتا ئێستا ئەمە ئاوێ دێن شتێکە ئێستا یعنی بێ ئەمەل بووینە چارەسەری نییە ئەم دەرمانە کردشمانە 2,000مان کرد هیچ ئیسفادەی نییە ئەوە تا ئێستا هەنجیرەکانی هەمووی پووکە بەقەدەوە. بەتەنیا لە گوندی قشلاقی سەر بە قەزای چەمچەماڵ زیاتر لە 12 باخەوان هەن و ڕەز و باخەکانیان دووچاری هەمان نەخۆشی بووتەوە. ساڵانی ڕابردوو بەرهەمەکانیان ڕەوانی شارەکانی تر دەکرد، بەڵام ئەمساڵ بەشی پێداویستی گوندەکەیان بەرهەمیان نییە. بەرپرسانی پشتکاڵی سنوورەکەش دەرمان و مادەی قڕکەریان نەداوەتە باخەوانەکان، بۆیە باخەوانەکان داوای بەهەناوەچوون و دۆزینەوەی ڕێگەچاری پێویست دەکەن. بەڕاستی ئەو خەڵکە توش زەرەر و زیانێکی زۆر بووە. چەند ساڵم باخە بەخێوەکە ئیستاکە هەمووی گڵاکەی وشکە بێتەوە و بەرەکەی نایێنێ. اینجا کە لەگەڵ بەرەکەی نایێنێ بەری تازە دروست دەکاتەوە کە تۆ ئاوی زۆرە دەی لەتر سێوەی وشک نەکات بەرەکە ئەوەرێن نیە. بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری لە خەڵک داوە. هەرچەندە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ ئامارێکی دروستی لە بەردەستدانە لەبارەی ژماری باخەکانی سنوورەکەوە، بەڵام لە ڕێگەی لیژنەیەکەوە لێکۆڵینەوە لەو حاڵەتە دەکات کە بۆتە هۆی زیانگەیاندن بە بەرهەمی جوتیاران. بە گوێرەی لێکۆڵینەوە سەرەتایەکانیش گۆڕانی کەش و هەواهۆکاری سەرەکی پێنەگەیشتنی بەرهەمی باخەکانیانە. ڕێنمایی کشتتوکاڵی بۆ پێدانی ڕێنماوی چارەسەری پێویست بە ئەو نەخۆشی کە باسییان کردووە، بەڵام کە سەردانیان کردوون دەرکەوت زیاتر هۆکارەکە هۆکاری ئاو و خاکەکەی نەک هۆکاری نەخۆشەکان نەخۆش. ماوەی چەند ساڵێکە بەشێک لە گوندژینانی سنووری چەمچەماڵ سەرقاڵی باغدارین و بەرهەمی باخەکانیان کە دەیانتان هەرمێ و ترێ و هەنار و قەیسی و هەنجیرە لە بازاڕەکانی سنوورەکەدا ساغ دەکەنەوە. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.